سلاف تماشاوان هجا گهدارن دلال بینه رو بسین رادیو آشتی افدم و همی دمت ود باش هیوی دارین هند باش بن لهر جه هین لی بخوش حالین کامو هین جارکاتی گهین ایک پروگرام جهر باخچاکی گلک کتبیت خلقا 24 و همی سه شنبیا ام تینت خدمت وادا دمجمر نهی شوا کردستان و هشتی شوا اروپا هر جاره که قصد باخچکیت کنو گلکش باخچت ادبی هنری جواکی سیاسی یان بجین تی کلم تل بجینین و این خدمت و این گهداریت کنو تماشات کن اوه جاره جیما قصد باخچک تایبت کریه کو پتری بجین سیاسی و سیاست مداره که آنجی چالاکوانک ما دستیشان کریه ده اینت خدمت وادا و لسر روشان هاو و پیوندیت اولات اوله و جه اوله کار دکتن و کردستان بچرنگ و چوایا بینه رو بسین هجا چالاکوان ما سیاست وان ما هجا شیرزاد مام ثانیه بخیر بهی سر و سرچوا کو سرو که جواتا کردین جهیل کردستان کرم بکه کاک شیرزاد بخیر بهی سر و سرچوا سرسر و سرچاوا گلک سپاس جبو رادیوی آشتی بو گودار رادیوی آشتی بو سربازی ون ناف رادیوی آشتی کو لسر خطکی کردستانی نتوی پر هجا دمشن از بدلو جان هرگاف بوراما از هیوی دکم ایشف پروگرامی ما پروگرامک باش بی سودمند بی بتایبت بو و دمی کو کرد ناف گلک پرزگری سیاسی مزنده هر هبن گله سپاس بو هستو پیوت جون بینور بسن هجا حکیم شن هیک دیف شانت خواهین بلاوج بکن ده هشتا باشتر بیتنو هیویدون کلمه دابن ده پرسو پشنیور و که رخنا حد شاوه ها بیتن هیم بما ورکن ده پروگرام گلسن کنترو خواشتر بیتن باورد کم که شزاجی دستینگی وقتی بیتن بو هر پرسو ها بیتن ده خدمت وادا بیتن از این سر شاشه و آن ده آراسته که شزادی کم بابتت کم بحثیت کن بلا پتر پرسیت هوا گریدای وی بابتی بن باید کم ده پتر مفوجه ورگن باید کم بینور بیسن حس که بزنن که شهزاد مامسانی کیا خط کیره به حکت بشه کرتیه که سر جان خواه پیشش کلم بکن
ئەس شێزت مامساریمە سەرۆکی بێ لە ساڵا 94 حتا ئیرۆ ji bo xebatekî neteweyî Kurdî îş dekem sala 94 heta îro erê ez nivîskarê çar pirtûkim pertûkek li ser peywendî navbera Kurd û cû peywendî navbera İsraîl û Kurdistan pertûkê dî jî her li ser dîroka Kurd û cû bi rastî ساڵا 2014 ینی بە شێوەک ڕسمی بۆ جارێ یەکێ پشتی هەفتێ ساڵ مە لە پەرلەمانی کوردستانی خواست و هەمی ئەدیانی کوردستانی سربەست بن ئەمژی پرۆژەک مەدا حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم قبول کرد بە ناوێ یاسای ژمارە پێنجی پێک ڤەژیان ئەرێ ئەس نزانم باسی خۆ بکەم بەڕاستیانی دەما ژمرە دەبێژن کا باسی خۆ بکە ئەس نزانم باسی خۆ نکارم پس ناخۆ بدەم ئەس بێژم لنگێ من وا و بالێ من وا و دەستێ من وا و ئەستەنێ دەکارم بێژم ئەگەر هون دەخوازن شێزاد مامسانی ناز بکەن دەکارن لە گۆگل بە ئینگلیزی یان بە عەرەبی یان بە کوردی بنفسینن اون زیێدەتر و خۆشکتر من ناز دەکەن بەڕاستی ستەنێ ئینسانێکی کوردم و کوردستانیمە هەمی ئارمانجێ من حتا ئیرۆ چکار و خەبات و تشتێ من هەبووە تەنێژ بۆ ناکورد و کوردستانی بووە وەکی ئەوەل گەنج خورد لە دیرۆکا کوردی ناف لە ناف کنێستی ئیسرائیلی ئاخەفیمە ناف پەرلەمانی ئێتیحادی ئۆڕۆپی ئاخەفیمە و وەکی ینی ئەو نەمعنایەوەی پس ناخۆ بدەم وەز بێژم بە زووسا وسا لە کۆنگرێسی ئەمریکا 10 دقه لەسەر دیرۆک لەسەر مافێ کوردان و لەسەر داخوازیە دۆزێ نەتەوەی کوردی ئەز من خەبات کردە و حتا ئیرۆژیز بەردەوامم یەکەمین نوێنەرەی کوردێ جوهوو بووم لە حکوومەتی هەرێمی کوردستانی ساڵە 2015 16 17 بەداخەوە پشتی 2016 ئۆکتۆبر 2017 دەما تیرۆریستێ مەزن قاسم سلێمانی و حزبڵای عێراقی و لبنانی و عەبادی هێرشێ کوردستانی کرد ئیدی لەبێ ڕۆژێمە منژی لە کوردستانی دوورکەتم و هەمی کار و چالاکی خۆی سەکنان ئەس دەکارم بە کورتی بێژم و ینی دەما مەدید و لە دەرە لە هەندور وەکی کورتەنێمە مخاتەبەی خۆ دەکەین من بە پێوی زانی و ئەم لە دەرە مخاتەبەی دنیای بکەین ژ بەرێ من هەوڵدا و لە کار و خەبات نەسەکنم ئەرێمە لە کوردستانی مەهەمی تشتێ خۆ سەکنان لێمە لە دەرە لە ئەوروپا لە کەنەدا لە ئەمریکا لە ئوسترالیا لە هەر دەرمە بەردەوامین لە لۆبیکردن بۆ دۆزی نەتەوەی کوردی بله يلا جالس سوبوز بخلونا هقول كم هجا هيرو علي بخبيت سوسات جوا رسلو ورهتكتنو بو بينارو بسرو بوتين هجا نزار بجاني بخبيت سوسات جوا وي باش بيجيتنو هجا برباري مهر رسلو ورسكو فهمي بخير هاتن هفرا بابتا جرينجا وما فيو بوم بابتا بزانين هاي جالا سوبوز هجا سيبون واي بخبيت سوسات جوا سوز مملكة هجا عبد الله برباري جالا كدين جالا جبا خدنا از حس کم پتر هک رکوردی هین کومنتو دوید خب نیستن دی پتر هن اساسوشه چون بس او تن اساسوشه کوین رودیت نویسن و وقتی بینار بن رودی آشتیم ولی بینار بیسن هجا بابت گرینگن وکی کوک مهرجی گوتی بابت هو صبتر ام خلق ماده مفوجه ورگیتون و دید گل مدبن هی بیدان بابت کم دی شبکه گلکو خوش بیتون گل هجا شرزات مامسلی وکی ما گوتی چالاک وان سیاست مدار دیاره نویسکاره که باشه چند پرتوش که نویسین بعضی بابت مپتل سرهندی بیتن پیوندیت بجین اسرائیل و کردا و خباتا شرزادی و اوری خرا و او تدا کرد کن چت کم بو کردا و چنه بوین اگر وی کاری رادن و چند شانه رول خال اسرائیل آن در و لوبیا کرد کل در و چپ کن یعنی پرسن مپتل ابا بنو و بابت مدی ابا بیتن دیچنه بده که شرزادی بینه رو بسن هجا وقت هندك سر آخر بس درستی کاری هوا که تو سر که جوات کردستانه یعنی هین چی کار کم درستی چل اسرائیل بین چل در و بین چل کردستان بیتیان خبات هوا بس بیش اسرائیل آن هر جیه بەری ئەس بەرسێ پرسیارەتە بدەم دەزانی ئەگەر هەر کەسە کۆمنت نویساند پرۆفایلێوی وێنە پرۆفایلێوی نەبوو یان تەوی ناز نەکرد یان ناوێوی نەبوو ئەزێوی دەکەم بێتە سەرشاش بۆکو
هەموو ئەوانێک و دوژمنێ vê دوو ئاڵایەنە تو دەزانی وای ئەوانە وای نەک و دژمنی کورد و کوردستانێنە ئیدی هەمی کەسێک نەقابلی ئەوەیە تو هەلبەت پرسێت نەچاژی بن ئاساویدی نۆی مەساچۆشەیجی و ئەوە کیتا گوتی ئەو نۆڤێت نهێنی بن یعنی نەنەکوت شتێکێک و نێ بۆش بێت ئەس یەت بن کۆنتڕۆلەمەڤە تا دەپێندێڤە نابێت بەێ ئەمۆکی کوردێ جوهول چ بەرێ لە کوردستانێ یانژی نەها لە ئیسرائیل یان لە هەر دەری لە دنیاە بەڕاستی ینی کار و خەباتێمە ئەوەیەک و ئەم یەک تشتێ گرنگ لە باما هەیە ئەم دبێژین ئەم جارێکی ئینسانین جارە دوێمە زمانێ دایکامە چ بووە کوردیە قومیت ئامە کوردیە و دین تشتەکە ناڤەرە من و ناڤەرە خودێ یعنی تشتەکە ناڤەر ئینسان و ناڤەرە خودێ چ عیلاقی کەسێک پێدا نییە ئەگەر عردێتە ئازاد نەبی ئاسمانێتەژی ئازاد نییە ئەگەر عردێتە نەبی دینێتەژی تونە مەدید دەما سەدام حوسێن ئەنفالی کوردان کرد 1970 کورد ئەنفال کرد 4632 گوند خرا کرد هەمی ئەو 4632 گوندە مزگەفت تێدا هەبوو معبەت تێدا هەبوو لێژ بۆکو ئاخێمە نەئازاد بوو وڵاتێمە نەئازاد بوو دینێمەژی نەئازاد بوو ژبەرێ ئەم وەکی کوردێت جوو مەکار و خەباتی خۆ دەکەین لە دەرڤ ژبۆک و پشتەوانیە مەزنتر و زێدەترژی بۆ کورد چێ بکەین لێ فەرقێک مەزن هەیە نابەرە کار و خەباتێمە و کار و خەباتی خەڵکێ دی فەرقێ مەزن چییە؟ ئەم ئیش دەکەین بە بێدەنگی ما ناکەینە ڕێکلامی میدیایی یانژی ما بێژین مە ئیر و ئەو تشتکردە یعنی وەکی دەما تو خێرەك دەکەی حوجە ناکە تو هەمی دنیا زانێبی و کاکفامی خێرە کردە چما بۆ دل و بۆ ویژدانی خۆت ئەو خێر کردە و بۆ میلەتی خۆ ئەو نەخێرە نها بۆ میلەت من بۆ میلەتی خۆ ئیش دەکەم نەخێرە ئەس نەکارم منەت لەسەر سەرکرداتی سیاسی کوردی یان ئەحزابی کوردی یان ئیعلامی کوردی یان لەسەر چ کەسی بکەم تشتەکە خواستەکە ڕوحێ منە نە دلێ من ڕوحێ من بۆکو قومیت یعنی ڕوحی تو زمانێتە ناسنامەی قومیت هەبوونات هەیە ژبەرێژی بەڕاستی ینی ئیش و کارێمە چێدەبی لەو چەند ساڵی چوویک و سۆشیال میدیا دەرکەتیە جارناجارمە تشت بڵاو دەکەین تشتا دەبێژین لێ نە بە معنای ئەوەی کومە ڕێکلام بکەین و یان وەکی بەرێ بەڕاستی بەرێ بۆ مە غەڵەتیەک مەزم بوو مەگەلێک تەرکیز دەخستە سەر میدیا هەمی تشتێمە لە میدیا بوو لێ ئەوە غەڵەتیەک مەزنە گەلێک ڕۆژەی کار و چالاکیێمە هەیە ئەم ناخوازیین بڵاو بکەین لۆبیێ گەلێک پرس دەکەن گەلێک جارە دەبێژن چما کوردێن جوهو 9 ملیۆن کوردێ جوهەیە چما بێدەنگن ئیش و کار و خەبات ناکەن بۆ کوردستانێ نا بالعکس مە ئیشە گەلێک مەزن دەکەین ینی ئیشێ مەزنێمە ئەوەیە و نەتیجە بە چاوی خۆ دەبینن ینی گەلک کەس پرس دەکەت بێژی دەما شنگالێ چما کوردێ جوهو لە ئیسرائیل تشتە نەکردن دەما ریفراندۆمێت دەما نزانم چێت دەما نزانم چێت گەلک تشتاتیەکردن یعنی ئەبسەتشی لە نیویۆرک تایمز ئەس نزانم کیژە عادەدە بەس لە فەیسبووکە من هەیە هەر کەس دەکاری لێ بنەری و دەما شەڕی داعش معاشی پێشمەرگە کێم کرد ئەو مساعداتی و بۆ پێشمەرگە ڕێدەکردن کێم کردبوون ئەس باوەڕم لە 40 ملیۆن دلار کردبوونە 12 ملیۆن دلار ڕێز کەریم شنگالی و قوبات تاالبانی سەردانی واشنگتن دیسی کردن نکارین تشتێک بکەن و لە نیویۆرک تایمز ژی هاتە بڵاوکردن لێ شان دێمە چوو ئەم چوینە واشنگتن دیسی هوندکارن لەوێ عەدەدێ نیویۆرک تایمز لێ بنەرن و بە جوه دێمە حکوومەتی ئەمریکا 62 ملیۆن دلار بۆ پێشمەرگە سەرف کرد ئەوە شانازیەکە من ناکەمە منەت بەسەر پێشمەرگە من ئالیکاریە ینی ئەو من ئالیکاریە خۆ کردە دەما شتێک باش بۆ خۆ دەکەیت و نکاری بێژی گەلێک سپاس بۆ خۆ ژبەر من ئەو تشت کرد دەربارەی عفرین دەربارەی لەسەر مژاری عفرینێ لەسەر مژاری باکووری کوردستانی لەسەر گەلێک مژارێتی ئەو مژارێک و دەستی ینی دەستێمە دەگاتێ ئەم ئالیکار بووینە و بەڕاستی دەما کۆڕۆنا مە بەقەسێ 6 ملیۆن دلار مساعداتی ئالیکاری پزیشکی مەڕێکرد بۆ ڕۆژاوای کوردستانێ و مە بڵاو نەکردش بۆکو ئەم نەدەخواست و ینی پرسگریەک
چێ بکەین بۆ ڕۆژاوای کوردستانی ئەم دەزانین و ڕۆژاوای کوردستانی گرێدای کیژا وڵاتیە لە کیژا تەرەفی نێزیە و چ معسکراتی کیژا وڵات لەوێ دەرێ هەنا ڕاستە ئەمریکی هەنا لێ عکسی ئەمریکیشی لەوێ دەرێ هەنا بە تایبەت بەداخەوە لە قاپشەوە وی دەمی ئەس باسی نەها ناکەم و ئەوان تشتانە نا ئەس ناوێوی ناکەمە ئالیکاریانژی ئیشکردن ji بۆ و ئیشکردن ئەوەیە و نەتیجەک مەزن هەبی نەتیجێ مەزن لە من سەرخۆبوونی کوردستانەیە ji bervê em wekî komelgey ciyê Kurdistanê em dixwazin bibîne kevirek biçûk ji bunyadnana dewletê Kurdî û tiştekî dîne. بله دست خوش گله سپاس بینه بسن هجا پروسیپ پرسیت هوا دی پروگرام زنگین ترو شب آمده خوشتر بیتن از اتمنى دفن ده مهوانو کو کاک شزاد اگر طول دفعه تبید بنویسید سی پرسکن تا بیجی هک بیلوت بن همات شی هجا نزار بجانید بیجتن کاک فهمی که از حز کم کو بدشتاب بپرسیدن بیجتن که داود باغستانی ارکیوی چبو و چند هاری کاری و گروپه و رکراوی کردیا رکراوها او پرسک ئەگەر یەک بپرسی باشتر لەبەرەوەی من لە لایوی تیکتۆکیش باش درست بده پۆی پرسە شتەکەم بەێ دەربارەی ئەوەی داود باغستانی ڕۆڵی وی چ بوو لە عیلاقەی ناڤەرا کورد و جوو ناڤەرا ئیسرائیل و کوردستان یانژی کوردێ جوو لە ینی ئیسرائیل و کوردستان تو بێژە بەڕاستی ینی داود باغستانی کەسێک بوو و عیلاقەی يعني خواست علاقەی ناڤەرە ئیسرائیل و کوردستانê بە هەمی شکلێک خراپ بکە ji بۆ مەسلحەتی میتی تورکی ji بۆ مەسلحەتی ئیطلاعاتی ئیرانی ji بۆ مەسلحەتی بالأخص حکوومەتی عێراقی دەما تو دبێژی حکوومەتی عێراقی یعنی حکوومەتی ئێرانی دایرێکت هەردووالی داود باغستانی ینی هیچ مەبادەکی نییە چما ناوێوی دەبێژم ji بۆکو بەداخەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی وی گاوی بەڕێز نێچیروان بارزانانی گەلێک ئیتیمامدایە مە پرۆژەکدا مەکتەبی نێچیروان بارزانانی بەڕێز نێچیروان بارزانانی لەسەر ئەوەی و ئەم چاوا بکارین و دەستگاهک چێ بکەین بە ناوێت دەستگەی دۆستایەتی کورد و جوهو بەداخەوە ئەو مەکتەبێوی ئەو پرۆژەیەمە دزین و تەسلیمی ئینسانەکردن و هیچ مەبادەکی ویتو نەبوو ئەوژی داود باغستانی بوو بەڕاستی چەند جارێک سەردانی ئیسرائیلێ کرد کە بووە مایە شەرمەزارێک پڕمەزن بۆ کوردانش بۆکو پارە لەگەل لە کەستان پارەستان پارە ڤەنەگەڕان بەڕاستیژی ینی گەلێک ناخوازم ناوێ وان کەسانە بێژم و لە ئیسرائیلێ نەش بۆکو ئینسانی گەلێک هێژان و سیچل کتێبێوان هەیە لەسەر کورد و کوردستانێ بە معاشێک پڕ بچووک ژیان دەکەن لێ ئەو کەسە هات گەلێک تەڤلی هەوی چێکرد ینی بە تایبەت دەزانی تشتێک خۆش بینمە بیراتە نها بۆ کورد ناشیرنە نەخۆش وایە کەسێکی کوردە بڵێ ئەرێ ینی جاش و باش ئێمە وەکی هەڤە لە هەر چار پارچەی کوردستانی ناوی دینێ کوردی ناو کوردێ مسلمان کوردە یەهودی کوردی داود باغستانی لە با ئێزیدی ئێزیدی بوو لە با مسلمانە مسلمان بوو لە با نزانم ئیدی لە با لە با تورکا تورک بوو هاتە ئیسرائیل دیعایەک بڵاو کرد گوت ئەیلی کۆهین لە زندانی سووریا بە من ڕابووە ئەم بە هەڤ ساڵا چەند 65 یعنی وی دەمی عمری داود باغستانی 7 ساڵ بووە بەێ تەلەڤیزیۆنی ئیسرائیل هەمی بەعسکردن پشتی چەند ساڵە کەسێک پەیدا بۆکو لە بە ئەیلی کۆهین و داود باغستانی بە هەڤ ڕابوونە ینی تشتێک عەجیب و غەریب و هەمووی ئیعلامی ئیسرائیل بەعس کرد و پشتی کەشف بوو بۆ کەشف بوو بەڕاستی ینی بۆ کورد ینی بۆ مووقیفە گەلێک خراپ و ناخۆش دەزانی لەبەرەوەی کاک فەمی ینی مجتمعی گەلێک مەشهور لە ئیسرائیلێ مجتمعی کوردیە ji بۆکو حتا ئیرۆ ئەو مجتمعە ینی کوردێ جوهو لە ئیسرائیلێ ئەوەل قەومیەتن ناڤەرا نێزی هەشتا نۆهەت قەومیەت کەسێک نییە و پارەی سۆشیال بستینی کەسێک نییە و لە زینا لە دەعارە زینا ئیش بکە یەک کورت و نابینی و پارسا دەرۆزا چ بێژنێ نزانم گەلێک ئەوەی دەست بەکردن کوردێک نابینوانشتانە بکە
و کوردێک نابین ناو مافیا و مافیا و مخدرات و تشتێ پیس ئیش بکە ینی کوردێک نبینی و کۆمەنیست بی دوژمنی ئیسرائیل بی دەزانی ینی چەپێ ئیسرائیلی هەمی دوژمنی ئیسرائیلێنە و کوردێک نبینی و سەرخۆبوونی کورد و کوردستانی حەز نەکە وژبەرێ لە ئیسرائیل دەما تو دبێژی ئەس کوردم دەبێژن بارزانی ئەگەر تو پەکەکەش بی یانژی یەکێتیش بی دەباتە گوت ئەس کوردم یەکسەر دبێژن بارزانی بەس سالی وەکی داود باغستانی بەڕاستی ji bo ku wî demî me micelek çê kir ew micelek kete bindestî kesekî yanî sernivîskar kesekî Kurdê roşelat bû PKK bû we piştî ew kese îtlaatî êran derket we hevalî Dawud Baxistanî bû Dawud Baxistanî xwe teslîmê Tirkiye kir we ew kese jî ku bi navê Mewlûd Afend ew jî li rêka Edhem Barzanî û Dawud Baxistanî xwe teslîmê ببوو زوان ناوی قڕێژ لەڤر دەبێژم ئەس داوای لێبوورنێ بخوازم بلە بۆ بەتەمانە بیتە بەێ نۆڤێت وانەوێت بەێ ئیدی بەڕاستی ئەو دەستگای یان ئەو عیلاقەی ناڤەرە ئیسرائیل و یان ناڤەرە ئیسرائیل و کوردستانی و ناڤەرە کوردێن جوهوو کوردێ کوردستانی وانە هەمی تەفلی هەفکردن هەتا دوسێ ساڵە یعنی 2011 هەتا 2015 لە 2015 من ئەو مەشروع تەقدیمی پەرلەمانێک کرد مە محاولە کرد و نوێنەراتی بۆ جارێکێ پشتی هەفتێ ساڵ بۆ جارێکێ نوێنەراتی جوو بێتە ڤەکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان گەلە سوپۆس هێندێک بخێنە هەواڵەکەم و پرسەک دو پرسیدیژیتین بینەوە بیسەن هێژۆ هینامی بخێر بێن سەرچەوە وەکی ما گوتی وای کۆشێزۆری گوتی کوردستان لۆندک و جهێ جۆنەیە جهوی بسلمان بی فەڵەبی هەمی مرۆڤن هەمی ئەم ڕێس ئەسخوا ینی وەکی ئەسوەکی مرۆڤ تەماشای وان کەم جەبێتم هەمی ڕێزلێک کو بگین و گەنگە شاردێ و ڤاکری بیتن وەکی ما گوتی هەت شتیژی بیتن و هیچن پرسید خواجی وەکی کۆک نزۆری ڕێز و پەیوەدی ئۆرەستەی کۆکشێزۆری بکەن جێ دڵخۆشەمە بیتن هێژە تۆهۆر بنەوەی بخێ بێ سەرسۆساچە بەسڵەوە بمە ڕزەڤێت کەتن و بخێتەوە تاتکەتن و گۆر و گوری عزالدین باکجی بخێ سەرسۆساچە بۆ زەکی محەممەد و عەبدولنوری هەرمەنگوندی کاکی عزالدین بێژیتن پرسکەتن بێدەن ئارێ وەیەک و نەتەنیاهو کوردە بنیۆتێوی ئۆنکۆ چووی پاش تێبیتیە گوت بێژە یعنی ئەو دوێ پرسیدکەتن پرسۆدیە کۆکی گۆرگوریجی پاش دێبتە ئەگەدا بێتن نوکاری کورتەژی بەحسێ سەردانە کۆکنێکی ڤۆنیت کەتن بوو ئیرانێک کۆتە چەوە دنرخینی چەوە دبینی ڤیدەمیدا بەڕاستی دەربارەی ناتەنیا و کوردە چەند هەیڤک بەرینها ڤیددیو کاتە بڵافکردن ئەو ڤیددیو هات تەزویرکردن ئەز من زانی وی ئەو ڤیددیو تەزویر کردە ینی ئەو ڤیددیو لە سلێمانی باژەرە سلێمانی هاتووە تەزویرکردن على ساز ناتەنیا هۆدبێژی ئەس کوردم ئەس ئیفتیخار دەکەم کوردم شانازی دەکەم ئەس کوردم بەس بە عبری ئەو وسا نابێژیت بێژی من و خانما خۆ سارا نەتەنیاهۆ ئەم دل و گیان ئەم وا پڕ حەز دەکەین ئەو ئیشتیماع ئەو میتینگە شکو دەرەیە هیچ علاقی یەک کورد تێدا نیە بەس میکس کرای هەمی هاتیە میکسکردن ئیتر ناتەنیاهۆ خانماوی هیچ علاقەت ێوان بە کورد نییە بەس ناتەنیاهۆ کورد حەز دەکە یان ئەوەی کو زایۆنیست بی کورد حەز دەکە بەس ئەوەی کە کۆمەنیزمی کورد حەز ینی حەز لە کوردان ناکە بەڕاستی دەربارەی سەردانی کاگنێچیروان بارزانیژی ئەس بە گەلێک بە کورتی بەرسەف دەدەم کاگنێچیروان بارزانی استراتیژیەک کو دبێژنێ سۆفت پاوەر بە زانایی هەڵبژارد ئەوژی لە ڕێ ئەوەی کو مخاتبەی دادگای فیدرالی عێراق بکە کو وەکیلی ئیرانەیە ئەو چوو دایرەکەت بە وەستای وان ڕائاخفی ینی حوجەناکە ئەو بچی بە دادگای فیدرالی ڕاباخفیش بۆ و دەزانی کۆنتترۆلی دادگای فیدرالی لە تاهرانێ ژبەرێ سەردانێوی بۆ تاهرانێ گرنگجەیەک ئەو بوو و ئێرانژی دەزانی و انتخاباتی ئەمریکا نێزی بووە و پۆتین زەخت لە ئێران دەکا و ئیسرائیل زەخت لە ئێران دەکا و ئەگەر کۆماری بێنە سەر حکم ماڵە ئێرانی خرا دەبی و پارچە پارچە دەبی ژبەرێ نا ئێران دەخوازی ئەقلشی دەردورێوی نەبنە دوژمنێ ینی نەبنە دوژمنی مستەقبلی ینی ئێران نەها دەفژەوە دەفژە ینی تقریبا
ئەو عیلاقە هاتی قوتکردن ناوبەرە ئیران و لبنان، ئیران و سووریا، ئیران و یەمەن. دەزانی پشتی هەفتی ئۆکتۆبر و ئەو هێرشی ئیرانی بۆ وێدرێ بۆ ئیسرائیل ئێران هاتە تەحجیمکردن نەها بانگشتکردنی سوودانی ژ ئالیا ئەمریکاژی ئەوژی ئینزارەکە و گەرەک دەست و لنگی محوەری مقاومە بێتە قوتکردن نا ئێران دەخوازی لە ماڵا خۆڕوونی و دەردووریوی نبنە دوژمن ژبەرێ کارتی دادگای فیدرالی بەکاردێنی کارتی درۆن و لێدانی کۆرمۆر بەکاردێنی ئەوژی ئێران ئەوەی و لە ئێرانێ ژیابی یان ئەوەی و شارەزای سیاسەتی ئیرانەبی دەزانی و ئیرانژی دوو میحوەرە دوو جەبەیە وەکی کوردستان چەوە جەبهەی یەکێتی و پارتی هەیە لە ئیسرائیل جەبهەی زایۆنیست و چەپ هەیە لە ئێرانژی جەبهەی میحوەری مەدان و میحوەری دیپلۆماسی هەیە کە هەردوو عالیژی لە بنڤ شەڕی هەفتوو دەکەن ینی محوەری دیپلۆماسی کەتیە بن کۆنتترۆڵێ پۆتین وە پۆتینژی هەواڵبند و هافپەیمانی استراتیژی نەتەنیاهۆ و حزبی کۆماری ئەمریکایە ئەزێوی دەکەم من بەرزف دابی گەڵی باشە گەڵم درستە چکو بۆبەتی دیناژی بەستە بەرسەکە بۆشە گەلە سپۆس دیسە دەکەوتن هەواڵیت گەم سەر ببوورە ئەسێوی دەکەم پرسیار زێدەتر لەسەر بۆبەتێ مابیتە کوردێ جوهوو کەسی کوردابێ کوردێ جوهوو ئیش دەکەن یانژی لە ئیسرائیل هەلبەت از بینەر بسێن هێزۆ وەکی بەدەستپێکی مەگوت ینی بۆبەتێمە ئەوە یان پتر سەر ئیسرائیلێ و کوردستانێ و پەیوەندیێتوان ئەفریقای کوردەکان کۆچەوە کوردەکان چەڕول هەیە لوبیا کوردی دەربە بۆبەت پرسە هەندێ ئەڤۆن پرسێدی پێدم بوو پروگرامێتی بەس گەلە سپۆس دیسۆ چێبیتە لەکشەوە یت ئۆمۆدە نەبن دەست پێکێ بەس سپۆسی هەبەتکەن دیسۆ بەختیار بیارە بخێر بێسە سۆسەچەوە سەهام وتمان و دۆرۆ سەلحزادە ئەسمەمۆی ئەحمەد میرۆ بو به اثر گورا گوری علی ارتاش و گلک دی هجم شیر اورمه دادی هجا شریف سلیم بیم خیلی به انساس و سچوا بس پرسکور ویدیکی و پیشکو بالکیشم من این اساس شوشی که بختیار بیارت بیشتن کاکش زاد هیچ پیوندی تان به جوکانی روشهلاتی کردستان هست یعنی پیوندی توات گلوان چوانه بەڕاستی داوای لێبوون دەکەم ئەگەر وەڵامی و پرسیارە نەدەمەوە چونکە ڕۆژهەڵات بارودۆخی ڕۆژهەڵات شتێکە ئەوانەی کە لەو لایڤەنە هەموو دەزانن ینی هەر شتێک دەربارەی ڕۆژهەڵات بڵێ بەتای دەربارەی بنجوەکانی ڕۆژهەڵات چکە جوو نەماوە لە ڕۆژهەڵات تو دەتوانی ناوی لێ بنی بنجوەکانی ڕۆژهەڵات هەر قسەیەک بکەیتر لە بەرژەوەندی ئێرانە وانە وایە بله گله سپاس بخیر قدرتیلا سر سات جوان ده پرسکوما دی سهر بیشین او رکروت کو وکی تناف کردن سو کد کن ایکشون رکروت کو هینن گله رکروت دیجی هنر به نوی جبران رکروت چین چه بیدل کردستان آن به اسرائیل کرد کن تو بیشی یعنی رسمینه آن درستی خباتو کاریوان بو کردستان آن بو شنو برنو کردستان آن بو تیک برنو پیوندی تو چه وقت شق قلم ده تو چه وقت بینی بەڕاستی کاک فەرمی ینی پشتی 16 ئۆکتۆبر مە بە بەیانێک ڕسمیمە ئیعلان کرد و هەممی کار و چالاکیە کوردێ جوو دێتە داخستن و دێتە قەپاتکردن و چماش بۆکو مە ناخوازیین و سەرێشە و ژانەسەری بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی چێ بکەین دەزانی نەش بۆ ئەمنێتامە ژ بۆ ئەمنێت بۆ ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانێش بۆ کوردستان تەنێ ئەم نەتەنێ لە کوردستانینە هەمی وان ئەدیانی کو لە کوردستانێنە چما ژبەر مە ئێران بردومانی گوند و باژارە کوردستانی بکە چما ژبەرمە ئێران زەخت لە بەغدایە بکە بەغدا زەخت لە کوردستانی بکە بۆ گەلک تشتا چما هزار چمایدی نەوسا ینی حتا نەتەنێ ئێران تورکیا و عێراق و وڵاتی دی ژبەرێمە هەممی کار و چالاکی خۆسەکناند یەک ئیشێمەمە ئەوژی نوێنەرەکی مەهەیە لە وەزارەتی ئەوقاف ئەو نوێنەرە حەقیوی نیە یەک داخوایانی میدیایی یان سیاسیان هەر تشتێک بدە دەزانی ینی تەنێ ئەو تشتەیمەمە ئەو کەسە بەڕێز شێرکۆیە شێرکۆ عەبدوڵڵا نوێنەری کوردێ جووە لە وەزارەتی ئەوقاف وەکی دی هەر ڕێکخراوەکی و حتا لە 2017 لە پشتی 16 ئۆکتۆبری 2017 هەر کەسایەتیەک هەر ڕێکخراوەک هەر کۆمەڵک بە ناوێ کوردێ جوو ئیش کریە یان تابعی مخابراتی عراقی بووە
یان تابعی ئیطلاعاتی ئێرانی بووە یانژی تابعی میتێ تورکی بووە و هەتا ئیرۆژین مەسەلەن منەظەمەک چێ بووە منەظەمە ینی لێ بنەرێک و فەسادی یان گەندەڵی ناف حکوومەتێرێم گەیشتیتە مستەوایەک کو ئەو حکوومەتە نزانی ینی فەرمانگەکی وی هەیە بە ناوی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان مباشرەتەن تابعی ئەنجومەنی وەزیرانە ئەو فەرمانگەیە ئیجازە دەداتە کاکفەهمیک و منەظەمەک ڕێکخراوەک سازیەک کۆمەڵک چێ بکە ئۆکەی و 63 فەرمانبەر لەو فەرمانگەی ئیش دەکەن 63 لە هەمی ئەحزاب ینی یەکگرتو تێدا هەیە یەکێتی تێدا هەیە پارتی تێدا هەیە هەمی ئەحزابک تێدا هەیە و مدیری عامی ئەو فەرمانگەی پێشتر یەکگرتو ئیسلامی بوون ها نەزانم چه حزبەکە ینی لەو 63 کەسە هەتا ئیجازەک دەدەنە کەسەکی ئیجازەی منەظەمەک مەسەرەن کاکفامی منەظەمەک چێ دەکە بە ناوی منەظەمەی دەنگی ئاشتی کاکفامی دەبی 15 ڕۆژان بێ و بچی و تحقیقات و نازام چ تشتە گەلێک بەسیتە بەس معقول نییە حکوومەتی هەرێم نەزانی و ئەو لۆگۆی مۆسادە منەظەمە کاتیە لۆگۆی مۆساد بەکارانیە و دبێژی ئەز من ڕێکخراوەکەم بۆ ئاشتی و پێکڤەژیان ئیش دەکەم ئەم ڕێکخراوە منەظەمەکین منەظەمەی ئارامایەک ئەو کەسی و مؤسسی ڕێکخراوێنە یەک کەلیمە ئارامی کاکشێزاد ببوورە بەس توزێک دوور ئەوە لە مایکەکە دوور توزێ دەنگی لێت ئاستا باشە ئێستا بەێ ببوورە منەظەمە ئەو ڕێکخراوە ئەو منەظەمە بە ناوی ئارامایکە ینی ئارامایك ینی ئەوانی و ئارامینە ئەو کەسان ئارامینە هەمی مؤسسی vê منەظەمەی یەک کەلیمە ئارامی نزانن نە عەرەبی دەزانن نە ئینگلیزی دەزانن نە فارس ینی حتا کوردی سۆرانی دەزانن سۆرانی وانژی تەڤلی هەبوو خراپە ئۆکەی نە خوندەوارن ینی خوندەواریەوان نییە لێ ئالیەک پشتەوانیەوان دەکە و ئەوانژی ئیستغلالی گەلێک مۆزوعکردە ینی ئەو هەم پاراستنی پارتینە و هەم دەستگای زانیاری یەکێتینە و لە هەردوو ئالیا پارە دەخۆن و چماش بۆکو خەڵک و ناس و دۆست و هەوا لێوان هەیە ناو هەردوو ئەحزابە و بەڕاستیشی ینی ئەم عجیب ماینەک و دام و دەستگای ئەمن و ئاسایشی هەرێمێ ئەو قەز نەزانن کو نزانن و ئەوە لۆگۆی مۆسادە ینی وەکی عالەنی بە ئێرانێ دەبێژن ئەم مۆسادین لە کوردستان ئیش دەکەن جا مشکلێوان چییە؟ هەمی تشتیوان فەیکە هەمی تشتیوان ساختەیە بە ناوێمە ئیش دەکەن گەلک جارە من گەلک هەواڵ بۆ من سکرین شۆت ڕێکردنە دەبێژن ئەوە نویساندنە ئەم وەکی جڤاکە کوردێن جوێ کوردستانێ ئەو تابعێوە نادەبێژم نا من تەلەفۆن دەکەم بۆ هەرێمی کوردستانی دەبێژم ماهون نکارن ینی ئەو منەظەمە وان کەسانە بسەکنێنن چاوان نکارن بەڕاستی کاک فامی پشتی ئەم مەهەمی کار و ئیشی خۆسەکەنان ئیطلاعاتی ئیرانی و داعش ئەوانی و تابع ئەو ئەحزابی و لە داعش نێزینە و ئەوانەی و تابعی ئیرانێنە گەلک دیعاە لە دوومە دەرخستن دەزانی مثلەن لاهور شێخجەنگی ڕۆژنامەکویە و بە ناوی ئاژانس تەسەور بکە لە سەفحەی یەکەمی ڕۆژنامەی نویساند بوو نوێنەرێ جوهوو لە کوردستانێ گەلک پارە دزی و ڕەڤە دەزانی سێچار خانی من هەیە لە کوردستانێ وی دەمی من بڵاف کرد من گۆ گەلۆ هەر کەس دەزانێ و من پارەوی خواریە بابستە تاپۆی هەولێرێ حەجز بخاتە سەر خانی بەڕازی عجیب و غەریب مام و یەک پشتیوی گەلک دیعاە لە دوومە دەرخستن دیعاە پیس دەزانی دەما ئینسان و مستەوای ینی دەما مستەوای توی نەبی یان مستەوای سەقافی یانژی چالاکی یانژی هزری یانژی هەر تشتێک هەتا وەکیتە پاقش نەبی دێ پیسیە خۆ بە تو پاقش دەکە مە تەرکیز نەخستە سەروان کەسانە بۆکو ئینسانی پڕ نەزان ئەو کەسێک و دەما کەسێک هێرشێوی دەکە ئەوژی هێرش بکە نا هێرش نەکە کوچک سەگژی تەناز نەکە بە تو دەحەپی چما ئەس بەرسێ سەگ بدەم ینی لە دیانەتە جهود فەلسەفەکەیە
دبێژی دەما تو سەرت بەسەر چایە کەتی تو لە پشت خۆ نەنەرا ji بۆ و تو ماندی دەبی دبێژی ئەگەر تو 100 جار کەتی ئەو دڕک و کەڤر کەتە ناو دەست و لنگێتە برا ئەو ماندی بوون و برینداری و وان تشتانە ئارمانجێتێ ئەساسی ژبیراتە ئەوە نەکە ینی بیرەتە نەبێتن ئارێ ژبەرێ بەڕاستی مەتەنێت چوین بەرێ خۆ نەدا پشت بە چێ دەبیت سێنابی کێ چ دەکە چناکە نەمشکلێ بۆ مەژبۆک و دژمنێمەی ئاساسی نەوان کەسانە بوو دژمنێمەی ئاساسی حتا ئیرۆژی داگیرکەرێک کوردستانەیە ئیدی ئیش ئێمە لەسەر ئەوەی بووکومە ئەو کەلتورە جوانە پێکڤەژیانێک و لە کوردستانێمە بپارێزین نە ئیشێ من ئەس بێم دژمنداریە ئیسلام بکەم ژ بۆکو من ئینسانێکی نەتەوەی من نەتەوە پەرستم ئۆکەی ژسەدی 6 میلەتێ من مسلمانە یعنی ئیسلام بەشەکە لە مقدساتی میلەتێ من ئەگەر من محاربەی ئیسلام بکەم ئیسلامی کورد یعنی من محاربەی بەشێک لە مقدساتی میلەتی کورد دەکەم ئەرێ باوەڕیا من پێ نییە باوەڕیا من چێتبی بە ئێزیدیاتی و بە زەردەشتی بۆوان تشتانە ژینەوی بەزدیسانژی احترامی وان دەگرم ش بۆکو بەشەکە لە مقدساتی میلەتێ من بله ببوورە من درێژ کرد نه گەلە سپاس سەرهەبی بخێرتان دەهابۆڵەکەم و پرسێک جەزباتکەم هەی هێژە هۆرموم و کورد سوڤێتی ئەرمەنستانی بخێ هێستا سەرچەوە هێژە عمر جعفر و لەبێر هەنێ محەممەد سەلیم هێژە هەلات حەسەن مزیری هێژە نشۆر فۆرقمایی و بەوەتکەم vێرێژی گەلە جددی عمر جۆبەختیە بەلێ گەلەکەن ئەس هەمیانەشم چکول گەلە جێبە خەدەنێ هەکە نەبێت هەواس نابێژم هیبدن مناگرن ببورن باس پرسەکۆ تۆهری هەیە بێژدن کێکی هێژە شێزات مامستانی بزۆ و چۆلۆکیên واش دەرڤە وەکرێ خستن چنە چەوە کەسانên hev hizrûbîr yani wekî hewat hizrûbîr û hezon wekî hewa bîtin digel we peywendiyên hewa dikin û eger hebin yani ew kes çi reng dê peywendiyê digel hewa dikin ev pirseko dîjî ku ezîn bêj ezîn bêjtin kêşk serkidêt İsraîlê Kurdin heke tu bizanî heke evet plador an cihêt bilind êt ku binyat Kurd heke hebin heke bizanî jî و افراد برسانه جی گله سپاس بینو بسن هجا پتر پرساب کن بله سر دیسا هر دیسا پیوندید نوبنا اسرائیل و کرد و که شهزاده برسوا پرسه توا دادن گله سپاس بو کوهین کلمه دانه کنم بکن دەربارەی ئەو پرسەی کە دبێژی بزاف و چالاکیە نوێژ ڕێخستن لە دەرڤە نەوسا قەزناوی چۆلەکێن واش دەرڤە وەک خستن چنە ینی چۆلەکەەوە چنە دەبێژین ئیسرائیل ئەوان هەکەوە جێدیژی ئەبیدیت هەوڵێت خوابن گروپێت خوابن ئەنی ئەوانژی ئیسرائیلە ناو و چۆلەکی چنە و هەکە هەبژی ئەو کەس کوێلگەل وەکی هەوە هەزر بکەن دێچۆ پەیوەندی بهەوەکەن بەڕاستی کار و چالاکی ئمە لە دەرڤە زێدەتر ئەوەیە و مە تەرکیز دەخێنە سەرەوەی علاقەتێک پڕ خورد هەبی ناوبەرە کوردێن دیاسپۆرا و یەهودیان دیاسپۆرا و هەردوو جالیە علاقەتێوان خۆرتر بی و ئەو نەزەرێک ینی هەم کورد ئیسرائیل وەکی هەیە ناز بکەن هەم ئیسرائیلیش یەهودیژی وەک کورد وەکی هەیە ناز بکەن هەمی کورد نە عەلی باپیرە هەمی کورد نە پەکەکەیەک و شەڕی ئیسرائیلێ بکە هەمی کورد نە ئەوەیەک و پێکڤەژیان قبول نەکە هەمی کورد ئەو سەلەفی و مەلەفی و داعشێ خوددان ئیجازە نییە و لە کوردستانی هەنا ژبەرێ قەزداما ینی کار و ڕێخستنێمە ئەوەیە و زێدەتر جالیاتی کوردی و جوهور لە هەفتوو نێزی بکەین ئەو یەک دوو و بەڕاستی ئەم دەخوازیین مخاتەبەی دەرڤەی ماڵا کورد بکەین ji bo ku em wekî Kurd em li sosyal medya em tenê diaxivîn Kurd dîn û îmanî wî axaftine Kurd tenê dixwazî biaxivî Kurd naxwazî godarî bike Kurd naxwazî muxatebeyî milletê dî bike meselen niha 12 milyon Kurd heye li derve 12 milyon bi navê Iraqî û Tirkî û Îranî û Sûrî pasaportê wan ew ye neheqê wan niye kak fehmî heta îro te çend Kurd dîtiye مثلا لو وڵاتێت تە تێدا ژیان دەکەی مثلا لە سوید بنەرە بە سەدان هزار کورتێ زمانی سویدی دەزانن بخۆن و بنفسین و بەئاخفن تو لە هەر ساڵێک تە چەند کوردیتیە بە زمانی سویدی
راپۆرتێک لەسەر کوردستانی لە میدیای سوئدی بڵاو بکە گەلک ئێمە میدیای ئەڵمانی بێ بە زمانی ئەڵمانی لەسەر کورد و کوردستانی بە ئاخفی تە چەند کوردیتێ لە بەریتانیا یانژی لە ئیسپانیا یانژی لە هۆڵندا ینی قەز دەمە ئەوەیە و تەجروبەی جالیاتی یەهودی لۆبی جهومە فێری کوردان بکەین لە دەرفا دەزانی کار و سنێمە ئەوەیە لە دەرفا و بەڕاستیژی حتا ئیرۆمە گەلک باش سەرکەتینە بەس ئەو نەبەسە ئش بۆکو ئەم ڕاستە کورد وەکی میلەتێ کورد چار پارچەینە بەس لە هەندورژی ئەحزابی ئیسلامی و یەساری چەپ کورد 1000 پارچەکردە کوردێتە سەرکردەی ئەوروپا و ئەمریکا 2000 عەلەمیوی هەیە چماش بۆکو ئازادی سەرخۆبوون بۆ هەممی میلەت و قەرەجە دنیای دەخوازن لەش بۆ کوردان دەبێژن دەوڵەت نەتەوە ئێکسپایر بووە ینی مستعدە ئامادەیەک و هەڤالبەندیە ئەردۆگان و خامەنەئی و بەشار ئەسەد و داعش قبول بکە تەنێش بۆ پشتەوانیا فەڵەستینێ لێ برایەتیە چاوێوی برایە خۆ نبینی لە سەرەکانی و لە عەفرینە و لە ڕۆژهەڵاتی کوردستانە چ بەسەرێ کوردادێ ژەعالیە خامەنەئی و ئەردۆگان و حەشدی شعبی وئیلە ئاخیری ینی میلەتەکەین ئەم کورد ینی ئەزگەلێک جارە دەبێژم مەز لە میلەتی کورد بێهێویمە ینی سەد بێهێویمە لێژ بۆ vê ji بۆ ئارمانجێ کورد و کوردستانی تو جاران نکارم بێهێوی بوو بێهێوی بوون تەسلیم بوونە بێهێوی بوون تەسلیم بوونە مرنە هیچ ینی گۆڵدەمایر گوتنەکی پڕ خۆشێ دەبێژی هیچ ئەرکە مەسپێرنە ئینسانی بێهێوی بۆ یانژی تەفلی هەف دەکە گەلک ڕاستە ئەو پرسیارێک دوم بەڕاستی من فام نەکرد یا عەزەدینی بوت گوت کە بێژین سەرکردێتی ئیسرائیلی بنیاد کورد هەنە یعنی بێژین وەزیرێ دەرڤە یان وەزیرێ بەرگری یان سەرۆک وەزیر یان ئەنەبێت کو جێت بلندە کوردکەن کو بنیاد کورد جی وەکی تا پش کوردستانە چوە وێدەکە بێژین بەڵێ بەڕاستی ئسحاق مۆردەخای بەرێ ئاکرەی بوو وە ناز دەکرد وەزیر بەرگری بەرێ ئیتەمار بنغەفیر ئیرۆ ئەوژی شارەداریە ئۆرشەلیمەیە یەودا بن یوسف ئەوژی ئەندامی کنێستی ئیسرائیلە و ئەمیر یۆخانە ئەوژی وەزیری ئەمنی داخلیە یعنی یا هەمی ئیسرائیلێ نەتەنێ ئۆرشەلیم ئیتەمار بنغەفیر ئەو ینی مەسئولی ئەمنی داخلی ئۆرشەلیمەیە بەس وەگەل لە کەسێدیژی هەنە بەڕاستی سەرۆکی کنێستی ئیسرائیل کوردەکی نووسەیبینێ بوو و نیفدیم بوو دەمەک چەپ بوو دەمەک ڕاست بوو دەمەک زایۆنی بوو دەمەک نەزانم چ بوو تەفلی هەف بوو وەگەل لە کورتەنە بەڕاستی ئەو کوردی چوونە بەس مشکلەی کوردی ئیسرائیل چاوا لە ساڵا 56 و هەفتا لە کوردستانی دەرکەت هەتا لە ساڵە 9 دەرکەتنە هەر بەبێ عەقلێ ماینە ینی لە مجتەمەعی زراعی دەربازی مجتەمەعی سناعی نەبوونە لە مجتەمەعی کشتوکاڵ دەربازی مجتەمەعی لە جڤاکە کشتوکاڵی دەربازی جڤاکە پیشەسازی نەبوونە ژبەرێ گەلە کورد دوورن گەلک دوورن لە سیاست ئەوەیە مشکلە بەڕاستی گەلە سوپاس ئەز بەس بخێتان داوەردنی کەم ئەحمد ئاجار بخێ بێسە سەوسەچەوە هێژە سيف الله محمد بخيب هسه سوساتشوا هجا بيوردوسكي وقالكن تيجي الجهد دي بخدنه اسهم يناشم کو ببینم هجا گورمود بتن کاک شیرزاد گلو چما برای دنگ کردن ما اسرائیل نبو وک ایرو اکتیف نبون براسی جبوکو سوشال میدیا نبو یک دو جبوکو میدیای کردی یعنی تشتک پر باش بو کو دنگ تو نبو چما جبوكو تديد يعني كورتنيك على إسرائيل برنكر همي دنيا هاتا سسري كورد تجبو ويا جبرفي يعني حتى إيروجي بعسكرتني علاقي كرد وجو يعني جي إسرائيل وكردستان يعني بويتا وكي أورفليد بيجن إيسوتي توج دزاني يعني وصا بس أو تشكرنا بس بيويسته هدي لقر تشكرني أو بروجي زاروكن إبراهيم
گەرەک هێدی ینی حکومت و سیاستوانی کوردی و یعنی از عجیما منها ئۆکێ حکومت هەرێم حکومەتە هەرێمی کوردستانی هەرێمە بەس چما کوردی دیاسپۆرا خۆ دوور دەگرن ینی نەها چەند وەکی من گۆ 12 میلیۆن کورتێ لە دەرڤ لە ئەمریکا لە بەریتانی لە ئۆروپا لە کەنەدا لە ئوسترالیا 12 میلیۆن کورتەیە هەتا ئیرۆ چەند کورد بەشداری کردیە لە مەسەلەن ڕۆژی خۆش و ناخۆشی ملەتێ جوو مەسەلەن ئیرۆ لە باما ڕۆژی هۆلۆکۆستە بە تاریخی عبری ڕۆژی هۆلۆکۆستی عالەمی 27 هەیڤاییەکە چەند کورد ریسالە مەسەلەن نامە ڕێکردنە بۆ جالیاتی یەهودی بێژن ئەم دەخوازین لە ساڵڤەگەڕا هۆلۆکۆستێوەکو 6 میلیۆن جوهو تێدا هاتە بۆ قوربانی ئەمژی دەخوازین خیتابە کورد بدەین و ئەنفال و حەلەبجە و گەلیە زیلان و سینەمای عامودە و گوندی قارنێ ڕۆژهەڵاتی کوردستانی و قەتل و عامی خومینی بەسەری کوردانی و حتا دەگاتە شنگال ئەمژی دەخوازین بێن یان کوردەکەی عفرینێ بێ بچی بێژی هەتا ئیرۆمە قوربانینە بەدەستێ وان گروپێن تیرۆریستی و وەکی نازیات چ فەرق ناڤەرەوان و ناڤەرە حزبی نازی هیتلەر نەبووە چەند کورد شتێ و ساکیە کوردێک نەبووە ژبەرێ دەبێژن چما جالیاتی یەهودی چما جالیاتی یەهودی دوورن لە کورد کاکۆت و دەما تو نەخوازی عیلاقەت چێ بکەیت ئەو نایە لە دەریێتە بدە ئەو خوددان دەوڵەتە بێ وڵاتی پێ یعنی تو دکاری بچی پڕ بەسەر بلندی بێژی و ئەقدەم جالیە یەهودی لە تاریخی یەهودی جوهوی کوردستانێنە و نە جالیش حیساب نینە جواکە دبێژن جواک نەک جالیە ji بۆ کوردن ئەس کوردم ئەس نکارم بێژم ئەس جالیە یەهودی مە لە کوردستانێ نا کوردستان وڵاتی منە یەکەم حاخامی ژن لە تاریخی یەهودی حاخامك ژنی کورد بووە ئەسنیات بارزانی لە ئامێدی مەزم بۆ لە ترباویژی قەبراویژی ئیرۆ لە ئامێدیە یعنی تو دکاری بە ئفتیخار بێژی و قبری سێچار پێغەمبەری بەنی ئیسرائیل لە کوردستانی هەیە بەڵێ گەلە گەلێک سوپۆس بینەوە بێسەنجۆت گەلمە دۆبن بەوەتکەم پرۆگرامە گەلای مفۆیە دێ پرسمەجی بەردۆ من هەکە پرس هەبن وەکی گوتی بنوێسن ئەزێ ئۆڕستەی کۆکشێزۆدی کەم دێچین لێ نک کۆکشێزۆدی سهر مەگوت بەرنامە پرسە پەیوەندیە ئەم دێ بەحسێ ئیسرائیلەکەن وەکە حکومەت و توێژی بۆشە بوچی یعنی گەلە دەمۆدۆ تووشی کۆرەسەتۆ بوونە بێژین لە ڕۆژ ئەوۆ بێژین بۆش و ڕۆژ هەلۆت ینی بەس وەکی پێدوی ئیسرائیل دەنگناوەوە بێژین ڕفرۆندومی پشتەڤۆنیەوە کرد بۆ ینی ڕەنگێکی ڕسمی وەکی دەوڵەت کورد شت هەمشتی بکەتن مرۆڤ دەزانێتن هێزەوێ و شیۆنێت نۆف جیهۆنێ و جوەک نفلەتەوەیت هەر جێبیتن ینی ڕوولەکی مازنایی بوچی ئیسرائیل پێ ڕوولی نەڕۆ بن حەتۆن و کەژی ینی بەرژەوەندیت خۆت پۆرێزیتن یۆنژی شدیر پشت پەردێ هەنە ئەگەر چنە بەڕاستی کاک فەرمی دەزانی تشتەکەی گەرەکمە فەرقێک بکەین ناڤەرە دوو تشتە یەک ینی تەحەفوزات هەیە بە لە دەما شەڕی ناوخۆی کوردی هەتا ئیرۆ ئەس بە هەزارە تش دەزانم ینی سەر ئەو علاقەت و هەیە بەس حەوجەناکە زبێم یان کورد یان ئیسرائیل بێ باسیێوان تشتا بکە یەک دوو لە ساڵە سەرهەڵدانە 1991 هەتا ئیرۆ ئیسرائیل بناغەک گەلێک مەزن و خورد بووە بۆ مانەوەی کوردستان هەرێمی کوردستان نەش بەرخاتری کوردان زانی ئەس گەلێک جارە هەتا لە میدیای ئیسرائیل من گوتیە گەرەک ئیسرائیل دەست و لنگێ کوردان ماچ بکە و کورد لە منتیقەی بووینە دیوارە گەلێک خورد لە هەمبەر مەدی عوسمانی و سەفەوی ینی ئەگە کورد نەبی داعش و ئێران و هەمی ئیسرائیل ناهێلن بەرێ ئیسرائیل لە ساڵە 91 هەتا ئیرۆژی عیلاقەتەوی پڕخورتە بە ینی ئالیکاری هەبوو عیلاقاتە بۆ تشتە بووە ئەس ناخوازم گەلێک تشتێ بێژم لێتەیە گەرەک ئەمش بیر نەکەین دەما کۆمەنیست دێنە سەر حکوم لە ئیسرائیلێ کۆمەنیست ینی چەپێ ئیسرائیلێ هەڤالبەندی ئیخوان موسلیمینن هەڤالبەندی قەتەرن هەڤالبەندی ئەردۆگان و ئەردۆگان و تورکیانە هەر دین و ئیمانی وان تورکە چەپێ ئیسرائیلی
دەماوانە دێنە سەر حکم دوژمنێوان خەتی نەتەوەیە لە هەر دەرەکی خەتی نەتەوەی هەبی ئەوان دوژمنداریە وێ خەتێ دەکەن و خەتێ نەتەوەیژی علاقەتێوان بە زایۆنیستا پڕخورتە یعنی کۆنزەرواتیڤی ئیسرائیلێ و کۆنزەرواتیڤی ئەوروپا و ئەمریکا و بە کۆنزەرواتیڤی کوردستانی هەواڵ بندن وەکی چاوە مەدیت کۆنزەرواتیڤێ ئیمارات و سعودیاژی بە ئیسرائیلی هەواڵ بندن ئوردن وڵاتەکە بۆ خۆ کۆنزەرواتیڤە يعني وڵاتێکی مەلەکیە علاقەتی بە ئیسرائیلی پڕخورتە لێ ئوردن حوزەناکە بێژی 24 ساعتا بێژی من پشتەوانی ئیسرائیلی دەکەم مەدید لە هێرشێ ئیسرائیل و لە هێرشێ ئیرانی بۆ سەر ئیسرائیل مەدید کوچەوە ئوردن ئاسمانی ئیسرائیل پاراست مەدید سعودیا چاوە ژ بۆ هێرشێ حوسی بۆ سەر ئیسرائیلێ چاوە ئیسرائیل پاراست ژبەرێ تشتەکە ینی دەما چەپ کۆمەنیست دێنە سەر حکم علاقەی ناوەرە دوژمنێ کورد و ناوەرە ئیسرائیل پڕخورتە و دەما زایۆنیست دێنە سەر حکم بالعکسە علاقەتی کوردستان و قیادەی سیاسی کوردی نەتەوەیی ئیشێ من بە ئیسلامی و بە ئەوانی دینی ئەوانی و خزمەتی میحوەری مقاومە و دەولە عمیقەی تورکیا دەکەن ژبەرێ کارم بێژم و ئیسرائیل ینی نمونەک بۆ تو بینم لە ڕفراندۆمی سەرخۆبوونی کوردستانی سەور چەپێ ئیسرائیلێ وی دەمیش ناتانیاهۆ ڕاخواستن گوتن ئەگەر تو دەڤ ji piştevaniya serxwebûnê Kurdistanê bernedên me sibe îlanî dewletî Filistînî dikein. Dizanî ji ber vê Netanyahu navbera 24 saetî hate bêdemkirin. و referandumê Kurdistanê jî feşel naniye. Referandumê Kurdistanê ne wekî piştevaniyekî me rebam ku piştevanê İsraîlê yanî nel wî ostî bû ku xelkekî çebaret kir. Me rebam pê ew. نا بەڕاستی ینی لە ئاستەک مەزندا بوو گەلێک ژیش بۆکو نەهات خودێنەکە ماڵاتەوە ماڵات جیرانێتە بشەوتی تو جارێکی ماڵە خۆت ڕزگار دەکەی یا ماڵە جیرانی خۆ تو ماڵە خۆ ڕزگار دەکەی بۆ ئیسرائیل هەلبەت ینی کۆمەنیست لە ئیسرائیلی خورتن چماش بۆکو هەواڵبەندیوان 2 ملیۆن عەرەبە ئەو 2 ملیۆن عەرەبەی لە ئیسرائیلێ مواتنی ئیسرائیلینە دەنگی خۆپڕانی دەدەنە ئیخوان مسلمین ینی قایمە العەرەبیە الموحدە ئیخوان مسلمین لە وڵاتی ئێمە مجازە ڕێ پێدرایە کۆمەنیست و ئیخوانی بە هەڤڕا حکومەت ئاواکردن زدی ناتانیاهۆ ئیخوان مسلمین و کۆمەنیستی ئیسرائیلێژن ناتانیاهۆ ڕ گوتن ئەگەر تو دەv ji piştevaniya referandum berendê dewletî Filistînê elan bikein bes piştî wî tu here li 7 Oktober li piştî referandumê لە جەولەی دیبلۆماسی ناتانیاهۆ بنەرە بزانە ناتانیاهۆ چ تشتە کردە بە ئەو ترامپ و مێرکل و ماکرۆن و ئەوانی و کۆنزەرواتیڤن لە ئەوروپا لێ بنەرە کوچەوە پشتەوانیە گەلێک مەزن کردە بۆ مانەوەی کوردستان بەڵێ گەلە سپاس پسوارکەم هەواڵێکی پرسیۆت کەتن نزجار عبدالعزیز فاروق بێژتن سلاڤورێز دناف دیروکە کوردان دا ئیسرائیل گەلە هێزên کورد bi kar îna nebû berjewandên xwe erê bûçî piştevaniyeka rast naketin bû kurdewekî min gotin yanî ku kurd gelek xwe nêzîktiyan û kurd gelek car çabereyî ku çed mezintirin bes nel ost İsraîl têda deng wê piştevaniye evca kok nijacî her wê pirseke çikû gelek rekxewa gelek hezbet kurda bû İsraîl çebît kajî kebît harîkariya wan kirbitin bes bûçî wextê pêdivî an wextê kurd hewceywan هەوار wan nehatine eger çi ne بەڕاستی نە بەvê دەستەواژەی دامەکوبێژی ئیسرائیل گەلێک جارا کورد بەکارانیە بالعکس نەبکە ینی دوو سێت وانە بێژین خوا نێزکی wan kirine vî rengî mirşet deket دەزانی کاک فامی لە زانستی سیاست نە دوژمنداری هەیە نە دۆستانی هەیە نە بەرژەوەندی لەو ڕۆژەی دەوڵەتی ئیسرائیل چێ و حتا ئیرۆ بەرژەوەندی ئیسرائیل بە کوردان ڕایە چماش بۆکو قەتەرێ پڕ مەزن بۆ سەر ئیسرائیل نەعەرەبە دەزانی فاشیزمی ئاریا سەفەویە و فاشیزمی عوسمانلیە وەکی دن عەرەب نەخەتەرن عەرەب پشتی لێلە شەڤا جومعەی هەرتش لەبیر دەکەن
ئیسرائیل ئالیکاریە کوردان کردە بەس مشکلە ئەوێ نەهات و باسی مثلەن ڕۆبۆت بکە ئۆکەی ئەو جیپسێت و لە سەری ئینساندا دەنێن تو چ قەس بەعز بکەیت تو ناگەی هیچ نەتیجەک یان ژیان لە دەرەوەی زەوی تو ناگەی نەتیجە چما گەلێک معلومات نەهاتیە بڵاوکردنە سەرەوە وایە گەلات چێت بنیانە دەما گەلێک معلومات دەسەر تشتێکی نێتە بڵاوکردن لە باتە غامزە لە باتە و تشتا یعنی دەبیتە ئەوە یعنی تو دبێژی وەکی پێویست ئالیکاریە کوردستانی نەکردە نا ji bo ku xetere bo Kurdan ku dijminê Kurdan her çar welatiyê Kurdî zanî bî ku çawa İsraîl alîkariya Kurda dike ji ber vê معلومات hemî mexfiye tişt gelek yani gelek tişta ez dizanim ez nikarim bêjim وایە ez getame hindê gelek tişta îsraîl bitîbîtin kirbin otker jî bes nebit hem tişta aşkero ketin wekî te beynû kutî yê sera alem yê Kurda yê çin famîliyet Kurda xêzanît Kurda ser jî dikin û dikujin ku alemekê çi bîl Ewropa ra kirbîtin lê Efrîn wan ser jî dikin ez getame wan tişta hemiye yani her tiştê têdekir nayê elan kirin an nîşadan wayە yani tenê ew e niha هەر ئێعلامێکی عەرەبی و تورکی و ئێرانی دەما مقابلە بە هەر قیادێکی کوردی دەکەن ئەوەل تشت بێژە علااقەتەوە بە ئیسرائیل هەیە چماز لەڤەر من معلوماتێک بێ پارە و بێ ئەوە و ینی خودێنە کەس معلومات بە پارەەوە ناکەم ینی چما معلوماتێک بەخێر ئەس بدەمە دوژمنی خۆ وە چما بەڕێز بارزانی معلوماتێک بە بەلاش بداتە خەزعەلی و ماخەزعەلی و ئەو زبلخانێک و لە عێراقی هەنا گروپێت حەج الشعبی محەج بەڵێ ji ber vê بەڕاستی ینی یەک کۆدی بچووک ئەس ژۆرە بێژم و هەمی دنیا دەزانی بارزانی عێلاقی بە ئیسرائیلی ڕاهەیە هەرن لە هەفپەیمانیەتی کورد ینی ئەندامبوونا کورد لە ناو هەفپەیمانیە پرۆژەی نەوەکانی ئیبراهیم لێ بنەرم و دەزانن و پێگەی کورد گەلێک مەزنە هون لآخر مؤتمر حكومات الدولية حكومات جيهاني كو برز مسؤول بارزاني 23 دقيقة و 7 ثانية تيدا آخفي هرن قداري بكن دزانن كو كورد إسرائيل شوا بشتفاني كورد شوا لفي بروجي أنداما قال لك كارا وقال لك مزنو وقال لك خورتا عراق دولتها أمريكا دما بانجيشتي مسؤول بارزاني دكا بو أمريكا تاني سيكسن يعني شاندي كو سرداني أمريكا مزن كريا شاندي كردي سيكسا شاندي حكومتي عراقي شيستو سيكسا يعني عراق قال لك بتشوكترا لبا أمريكا استراتيجيتي كردان قال لك مزنترا لاستراتيجيتي أو زبلخانيك ولا عراقي نافي خو كردنا حكومتي عراقي وكيلي إيران هنا وكيلي تركيا وكيلي قطر استراتيجية يعني كرد قال لك جارات بيجن أو هرمي كردستان هرمي كردستان إخراج بي أوان نوعك إرهابي فكرية كو بيجن كرد بيهيفي بكم كو بيجن كرد لنا في هيج معادلة سياسي دنيا دانية وكي شرك سيكولوجيا دجي خلقي كردستان دجي خلقي كرد ويا بله گله سپاس بینه رو بیسن هجا ام بردام سر پروگرام خو خلقو میو ویجاره سر پیوندی کرد و اسرائیل و رخیرمی کو نو اسرائیل و کرد کنو جهیت کرد بیجن دهنا پرسا کومه دی وکی مرو دیدن تیک توکی اون سوشال میدیا گله جایتن بیجن آلای اسرائیل پشتی و دجاتیا دی کردی که دجات بسلمانات دجات فلات دجات یعنی گروه دید کن اره آرمانج و چیه تو بیجی کوب درسیه و هندک جهینا یان هندک نوید جیوات کن یان دیت نوتا چه سروی و دیارده براستی یعنی اسرائیلی دجمنداری هیچ دینک ناکه اسرائیلی حقیقی و درست دجمنداری هیچ ملتک ناکه دجمنداری هیچ دینک ناکه جبوکو اسرائیلی بی مجاله اسرائیلی دەست هەوی ڤالانیە ئەو یەک دوو ئیسرائیلی دەخوازن ئیسرائیل خورد بکەن موقعی پێگەی ئیسرائیل خورد بکەن نەک دنیا بکەنە دوژمنی خۆ جهود جاران دژمنداریە ئیسلام و ما ئیسلام و ئێزیدی و زەردەشتی ئەوانە ناکەن
ji bo ku Yehudî yanî diyaneta gelek biçûk e li dinyayê 18 milyon kes êdî ewan nikarin ku şerî milyarek îslam bikin yan şerî her şerek و yani milletê cihû bi taybetî û İsraîl bi giştî dixwazin dost bo xwe zêde bikin. Dost bo xwe zêde kirin jî li rêka dijmendariya vê dînê û vê milletê û vê qewmiyetê û vê welatê çênabî. Yani niha wekî em li Kurdistanê binerîn Kurd nikarin bên şerî Ereb û Türk û Fars û hemî milletê dinyayê û Tacîkistan û Macîkistan bikin. Kurd dixwazin mewqeê Kurdî mewqeî Herêmê Kurdistanê û Rojavayê Kurdistanê xurt bikin. Eger Kurd wextê xwe derbas bikin bi şerî Ereb û Türk û Fars û na Kurd nikarin tiştek fam bikin li dinyayê. Ji ber vê her kesî alay İsraîlê li pişt serê xwe dadanê dê dijmendariya îslam dika. Ez bawerim nizanim bes bibûre dengê min heye nizam deng çû belê dirist ne dirist dengim heye belê na li TikTok ji ber vê programê 117 car hatîme rîport kirin. her kese Kurd bî Ereb bî Türk bî Fariz bî alemê İsraîlî alay İsraîlê li pişt serî xwe yan li pêş xwe dabine bê bi navê cihû biaxivî dijmendariya îslam bike ew kese hiç îlaqetî wî bi İsraîlî û bi cihû niye. Kurdê cû nîvî Kurdê cû malbatê wî îslam heye dizanî niha nasê min heye xizmê min heye û îslama وەکی لە سەرەتای پرۆگرامژی من گوت من ئینسانێکی نەتەوەی مەز نکارم دژمنداری هیچ دینێکی کووردا بکەم دەسەوەر بکەس چی مەلا لە شێوەکی چاوا خوشک و برایە کوردی ئێزدی لنگی خۆ تەعزی دەکەن و بەبێ قۆندرە دەچنە ناولا لە شێ و دار و کەڤر و هەر تشت ماز دەکەن مژی وسا دەکرد چماش بوو بەشەکە لە مقدساتی میلەتی من لە کوردستانی پرانی دۆست و هەواڵێ من مەلا و قەشە و پیر و میر و ئەم شتانەدا وعلاقتي من بملاك قال لك ملاي نتوي نملاي ميجي هاتيه تعريب كرن بو بويتا عرب يا بويتا ترك بويتا اخواني علاقتي من بقال لك ملاي ناسيوناليست ملاي نتوي قال لك خوشة جبر فيز هيفي دكم يعني سياستي ميتي تركي واطلاعاتي ايراني اويا كو وێنەی ئیسرائیل و کوردێ جوهور لە پێش چاوی هەمی کورد و تورک و عەرب و فارس گەماری و پیس بکە ji ber vê heftek berîneha مخابراتی تورکی عەلەمê Kurdistanê li ser Xezze li hendek menteqeyê ڕسم kiribûn gotibûn ew zêşî İsraîlî Kurd têda erê zêşî İsraîlî Kurd têda heye lê zêşî İsraîlî eger Yehudiyek li Okrayna hatiye Yehudiyek li تاجیکستان هاتیە یهودیەک لە ئەمریکا ئەفریقا هاتیە هەر یەکەوە عەلەمێ خۆچێ بکە ینی ئیسرائیل دەبێتە وڵاتی عەلەمە ئاڵا ئەوە سیاسەتێ میتی تورکی بوو و هەفتەک بەرینەها کوردێکی ئورفەلی ئیسلامیست ئیمام و خەتیب بوو لە قودسی شەرقی ئەوژی خواست یەکی جوهو کوشت و پشتی وی کوشتنەوە هەمی میدیای عەرەبی و دنیا بڵاوکردن گوتن ئیسرائیل یەکی کورد کوشت و دەرکەت ئیسرائیل کرد و کەسە زابطی میتی تورکی بووە لێ کووردە لە ناو هەمی میلەتێکی جاش و باش هەیە چاوان ناو میلەتی جوهو gelek جاشێمە هەنە ئەوانی متتەڕیف دێنە سەجادەی ئەوروپا و نیویۆرک لەندەنێ ئالای ئیسرائیلی دەشەوتین ئەوژی وسا ینی جاش و باشەوەکی gelek supos em hêdî hêdî beref dimokê çîn çikû mextedê gelekî bes pirsema dimokê tu wekî Kurdekê çî İsraîlê bêjin yanî te hîvî heye ku eger rojek bêtin bêjin cara Kurdî referandum an dewleta Kurdî bête rangihandin ku İsraîl ekşon welata bêtin dempênanê biketî etirafê pê biketin netewî de an mujtemê dewlî باوەڕ بکە ینی باوەڕیا من توجارە ئەس نە باوەڕیا من بە دوورشم بازیانی ێز شیعرات و ماشیعرات وان نەوەکی تو یعنی تووەکی سیاسەتەوان بینیتر نەودە دژی وەکی ینی ئەس دەبێژم ئەس vê گوتنێ دەبێژم نەوەکی شیعرات و دوروش مسلۆ ئەس وەکی ڕاستی ئەس شتە دەبێژم ینی ئیرۆ ئیسرائیل
دما إسرائيل كورتي نايت ناف مشروعي بني إبراهيم وكي أويكو دولتي كردي تشيبوبي با من يعني تشتك بتشوف وتبيج تواصل بين سیاستوانی کوردی باسێت شتێ نەکردن دەزانی مەسلەی وای ریفراندۆم و فریسکردنی ریفراندۆم حتا نەها مەسەلە چییە مەسەلەوەیەک و ریفراندۆم ئاخر گرێ بەستی استراتیژی بوو بە حکوومەتێکی عێراقی و حکوومەتە ناوی دەوڵەتی سیستەماتیک بوو پشتی ریفراندۆم عێراق نەما بووە دەوڵەتی ملیشیایی بە دەوڵەتی ملیشیایی توجارات و نکاری گرێبەستی استراتیژی ئیمزا بکەیت ژبەرێ بەڕێز بارزانی دەزانی و ئەوە نەتیجەی ریفراندۆم چ دەبی دەزانی و دنیا خۆلێت دوور دەگری لێ ئەو تشتێک بە عێراقی ڕاکرد وی دەمی عێراق ناوێوی عێراق بوو دەوڵەتی ملیشیایی نەبوو بەس ئیرۆ عێراق دەوڵەتی ملیشیایەش بەرێ ئەمریکا 63 قبول دەکە و شان دەکە عێراقی 63 کەس پێ کاتوی سەردانی وڵاتیوی بکە ژبەرێ ئەس بێژم ینی نەوەکی دروشم هون لە حرکاتی دیبلۆماسی هەرێمی کوردستان و ئیمارات بنەرن ئیمارات یعنی ئیسرائیل سعودي يعني إسرائيل أردن يعني إسرائيل بحرين يعني إسرائيل ليه قطر يعني إيران قطر يعني أردوغان قطر يعني داعش قطر أردوغان يعني إخوان وتني يعني سيروج برينها شاندكي حزب الجمهوري أمريكي لكردستان يبو أو شاندة شمات بو كردستان وهالبجاردني أمريكي نيزيا جبوكو هم دي يعني كرد هلكي خو إيكي خو نخسي نافيك سبتا كرد یەکێ خۆ خستێ ناف سەبەتەی رووسیا حزبی دیموکراتی ئەمریکا حزبی جمهوری ئەمریکاشی بەس زیادەتر کورد لە حزبی جمهوری ئەمریکا نێزیێش بەرێ ئەگەر حزبی جمهوری ئەمریکا سەرکەوی قازانجە گەلک مەزنە بۆ ئەوەی و کورد بلەز ببیتە دەوڵەتێک سەربەخۆ و پلانژی ئەوەی و ڕۆژاوای کوردستانی و باشووری کوردستانی دەبیتە یەک پارچە لە 2025 دەبی ڕۆژاوای کوردستانی پەرلەمانی خۆ چێ بکەش بەرێ پەکەکە بلەس گرێبەستی جڤاکی بڵاو کرد حتاکو لە vê پەرلەمانێ ئەکسەریە بن لە vê پەرلەمانێ و تورکژی ئینسیحاب دەکەن لە مناتقی کوردی و هاتیە عفرین وانجا عفرین و سەرەکانی ئەوانی دی بەرێ ئەوی و ڕێگرێک مەزنە باشووری کوردستانی ڕۆژاوای کوردستانی نەبیتە یەک پارچە ئیسلامیست و چەپێ کوردانە و چەپێ کوردان هەون دەزانن کێن ئەوانی و دەخوازن عەرەب و تورک و فارس برایەمە بن دەخوازن و هەممی قەرەجێ دنیاە و قەرەجە دنیای دەوڵەتێوی هەبی دەبێژن ئازادی بۆ فەڵەستین لێ ئازادی بۆ دەوڵەتی کوردی ناخوازن دەوڵەت بۆ کوردی حرامە بەڵێ دەنگم هەیە دای درستە بەڕاستی من دەخواست بەس یەک دقیقە تیکتوک بله بله بینه بسیار هجا هین کلمه دانه پروگرام جهر باخچه گلک ود گل هجا که بله شرزاد ممسانی و سر پیوندیت اسرائیلیت گل کرده و کارول وان و ابد نزگی دم جمرک و دخوله که یمید گل ودا باید که مهدی هدی امه بلف دمای که پروگرام جید چین دیاره کاری بوی جهات هر دوی دمیج دا هیویدارم پروگرام یبدلی هوا بیتنو باید که هم بچکات جماعه دیسا بری کوب دمایک بینین که هکه هنده گوتن هبن آن مجبیر کردن هنده پرس هنده گوید بیتن با هول سر وی بابتی باخ بیتن بله کلمه دابن حتی که شرز زفری تبا بله هیویدارن کلمه دابن که شرزات باید کم زفری با بله که شرزات باوی رانیاج بخیر به سر و سر چوا بتنی بوری باش ما مستا جمع شتێکی ئەمرجنسی بله سلاورز ما مستا هجا گهار ما مجی او هر دیسا باوی رانیا سلاورز ابو گهار ما مجی فرید کتن گهار ما مد بیشتن کردین مال دیاسپورا دیاسپورا دا کارناک اجبو دوستانیا معتف ملت بیانی هیچ جه خوا جه رول خوا نزانه جبو برجواندین ملت ما نزانه چه بکه مخابن راستی جی واسه هجا حج کدوغ جیدسا گلمه دو بس دیار بمان نوی هنده نکر منادید بو بخیب حساسه و سر چوا زهندک نوخینم که دیسا گلمه دو ابراهیم اسماعیل و نجار
فارغ بيجن إسرائيل هبولا كي بوفايا أري دي شيء بما بيجي كانجي إسرائيل هالكاريا كردا كريا كوك نجار أوي جوت آخر جوت هكان بحسن دا جدراجي جوت هن برخدنمون جا دي بين كوتشانت إسرائيل دكوش دم بورزاني وحتى نك شكل يابو كده بس همين شو نام نشين بالاف كان و نشخل كي جدا هنزانن شاوري شابو كده شت كان همي جا سر بورشكا علم إسرائيل جل جرا كردت كشتين دجمنت ما داگیر کرد ما لواجی نشد همین شو بجیتن هیویداین امجویل باش بگین هجا عمد أمد طهرجي بخير سلسوس الشباب بله بينر بسن هجام بله كاك شزات تومادي بەڕێز ئامادەم ببوورە بەڕاستی تەلەفۆنێک بۆ من هات ئەم لە وڵاتێکین شەرتێدا هەیە من مەجبورین کو تەلەفۆن دەم ڤەکریبی ئەس داوای ڕاستی بوراین ینی ئەس دەخوا ئەس هێوی دەکەم کورد دەف ژێ گوتنێ بەردە مەسلەی لە سیاست دۆستانی و برایەتی و دوژمنداری نییە ینی مەساڵە هەیە مەسلحەتی ئیسرائیل هەتا مرنێ بە کوردان ڕایە مەجبورە ئیسرائیل مەجبوری کوردانە هزار جار لەوەی و کورد مەجبوری ئیسرائیلێبی ئەوان شتانەش بیر نەکەین ینی ئەوە نە دەبێژن وڵا ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانی دەرکەت خیانەتی لە کوردان کرد کاکۆ نا مەسەلە ئەوەیە یان کۆنگرێسی ئەمریکا مساعداتی لەسەر زێلنسکی قەتع کرد ئەوە خیانەتی لە یان لە ئەفغانستان ئیسیحابیان کرد خیانەتیان کرد ناکاکە ناکە حەمید ڕاستە یاندا بله گلک راست از ابتداً هواری جیکم پشت مدرت هجا آزاد بالندهی و خیر و ملا عبدالعزیز علی زوایی یت از بینم بله دیجیک باید کم همین مهد اوید کو مدیتین مهد کوتین و بخیر بین سلسل سرچوا بخوشان کن گلمه دا که شهزاد امی برفتم هایی که چین و دمت اجمی گله گیت از باید که دم جمعه و شاری کم بس هکت شک مجبی کی بیت آن دوید تو بیجی دا پرس حوالش تنها کلمت حس که پرکوی پروگرام ما بو بینار بیستر و بیجی کلام بکرد داد خدمت دارین بەڕاستی یەک ئەوەی من هەیە و ینی ئەس دەخوازم لە ڕێکە رادیو ئاشتی ئەو پەیام بگەینمە بەرپرسێن سیاسی هەرێمێک و بەرپرسێ ئاساییشیان چ بێژنە ینی ئەمنی کوردستانێ کو هەر کەسێک هەر کۆمەڵک هەر ڕێکخراوەک بە ناوێ کوردێ جوهوو ئیش بکە ئەوانە تابعی مەنینە ئەوە هیچ عیلاقەتێوان بە من نییە ئەس هێوی دەکەم کۆ ئەو کەسی گۆداری ئەمە دەکە لە ڤەریانژی پشتی گۆداری vê لایڤێ دەکا وان کەسایەتی و گروپ و ڕێکخراوێک و لە هەولێرێ لە دهۆک لە سلێمانی بە تایبەت لە سلێمانی و هەولێرێ یان لە کەرکووک ئیش دەکەن بە ناوێ کوردێ جوهوو ئەس هێوی دەکەم نێنە خاپاندن گەلک پیج هەیە گەلک سەفحاتی فەیسبووکی هەیە بە ناوێ کوردێ جوهوو بە ناوێ کوردێ ئیسرائیلێ هەمی ساختەچی و نەساب و مخابراتین ینی ئیش شێوانەوەیە کوزانی بن چەند کەس لە کوردستانی پشتەوانی ئیسرائیل و ملەتێ جوهوو دەکات ئیش شێوان ئەوەی کو بزانن چ یەهودیەک لە دنیای دێ سەردانی کوردستانی دەکاتن ئەوانە تابعی بە کوردی دەکارم بێژم جاش سیغەن ینی تشتێکی دینینە و جاشن بۆ چەند تمەنێک خۆفرۆچن نەوئیدی ینی نەزانم چه مشکلێوان بە میلەتێ جوهوو هەیە ئەرێمە عەلەنی دەبین لە میدیای کوردی گەل لە کەسێ دێ پشتەوانی حەماسی تیرۆریست دەکاتن دوژمنداری ئیسرائیل دەکا ئەو کەسانە چێترن لەوان مخابراتانەیەک و بە ناوێ کوردێ جوهوویش دەکەن ڕێکخراوی نەزانم ئاشتی گەلانە نەزانم ڕێکخراوی ئارامایی کە ئەوە گەلە کەسێ بە ناوێ نەزانم کۆهین مۆهین ناوی خۆکردنە کۆهێن ئەوانە ئیش دەکەن هەممی تابعی مخابراتی ئێرانی و مخابراتی تورکی و عێراقینە ینی معلوماتی من هەیە لە مەکتەبی ڕئیس جمهوریە عێراقی پارە سەرفکردنە بۆ منەزەمەک ئەو منەزەمە بە ناوێ کوردێ جووی ئیش دەکا تەنێ ئارمانج و ئیشێوان ئەوەیە و معلومات کۆم بکەن لەسەر کوردێن بنجوو ئەوانی عەسڵێوان جوهووە سەر کۆماری عێراق کوردە چما ناچی لەسەر ئەو کوردێ بەلەنگازی ئێزدی و هاتینە اختتافکردن لە حتا ئیرۆژی معلومات گەیشتە دەستێ من 15 ڕۆژ بەرینەها کچکێن ئێزدی لە ڕەفح دنیا شەڤ ڕەفە هاتی ئازادکردن کچکێ ئێزدی ناو باژارێ ڕەفە دیتنە نها بندەستی ئیسرائیلێدایە تیرۆریستی داعشی
حماسي برنامج لشنقالي بربونا للرفحن كتير وای بردستی إسرائيل چما تو لسرفان تشتاي جناكي سر كوماري عراقي چیشێتە بەسەر کوردێت جوهوو بەسەروان تشتانەیە ژبەرێز هێوی دەکەم و هەر کەسی لەورە هەڤالێوێ هەیە لە کوردستانێ بە ناوێ کوردێ جووی ئیش دەکا ئەو کەسانە هیچ عیلاقەت ێوان بەمە نییە ما لۆگۆی مۆساد و مامۆسادی بەکاردێن ئەوە نەئیشێمەیە ئەم نە مخابراتی چه وڵاتەکەین ئیش ئێمە بە مخابراتی هیچ وڵاتێک نییە لە ساڵا 6 هەتا ئیرۆ ئەوە لۆگۆی کوردێت جوهووە ینی ئەو لۆ هەر کەسێک ئەو لۆگۆیە بەکاربیینی دکاری تو دکاری 100 سەفحەت چێ بکەی لەسەر ینی نە بەدەست منە نە بەدەستووە لۆگۆی ڕادیۆی ئاشتی تو هەر سەفحەک چێ بکە پارە بدە فەیسبوک ناڤەرە شەڤ ڕۆژەکەی ئیدی دەبیتە سەفحەک مەزن و با خەلەشر ئەوەی ئەکتیڤی ژبەرێ گەلێک شیار بن هەر کەسی بە ناوێ کوردی ئیسرائیلی هەر کەسی بە ناوێ کوردێ جوو ئیش دەکە لە کوردستانێ باوەڕی خۆ پێێنینن ئەم کوردی جوهوو دژمنێ کوردی ئێزیدی و کوردی مسلمان نینە ئەم دژمنێ هیچ کوردێک نینە حتا مە دژمنێ کوردی جاشیش نینە ژ بۆکو کوردی جاشی ڕۆژ ینی تشتێک دێتە پێش ڕۆژێک هێر بەکاریتە وایە بەێ بەێ گەلە سپۆس بوو ویدامێتە ما بنوبسن هجا امد مويكا برنامج واتشينو هجا يتكو حاجي بليتي ابراهيم اسماعيل واحمد بنوي صوب زماج بو هوا هين همي بخير بهنو مخابن هين درانجيف مرة جهشتن بله بس اف برنامج بردام همي سه بيا بكيد خلق دواتيج ده هكا كوك شزادي فيتن تشد جريك هبيت شتن بهتن بتا مهوان ما و خلقی که من مفایش وان پیزانه و گیتون بتر بزانن کار خبات و کاین چت کن و پیوندیت بیشتر جرقادی اسرائیل و کرده بس ماهی که پیوته که شزاد بو بینه رو بیسر و براد یاشتی کلام بکه و ده خلق خواب ده ماهی کین کلام بکه گوتنامنێ دومایی ئەوەیە و گەلێک سوپاسی هەمی وان کە سارە دەکەم گۆداریە دەنگێمەکردن و گۆداری ڕادیۆ ئاشتیکردن و کۆمنت نویساندن و لایکردن و شێرکردن و وان تشتانە بەڕاستی ئەز یەک تشت ینی گوتنامنێ داوی ئەوەیە و ئەم لە دەما ئەنفال و کیمیابەرانی حەلەبجەمە بێهێوی نەبووین توجارە گەرەکمە ئیرۆ لە مەرحەلەی ئیرۆمە بێهێوی نەبووین 182,000 کورد نەش بۆ نامەعاش هاتنە ئەنفالکردن حەلەبجە نەش بۆ باوەڕیاوی بە برایەتی گەلان و بە برایەتی کورد و عەرەب نەبووش بەر وێ هەلەبجە هاتە کیمیابارانکردن نا یەک برینێ کوردان هەیە ئەوژی دەوڵەتێک سەربەخۆیە ئاسمانێ تا ئەگەر ئازاد نەبی دینێ تەژ ئازاد نییە ژ بەروێ ئاخێتە ئازاد نەبی ئاسمانێ تەژی ئازاد نییە ئەگەر تو بەری هەر تشتی کورد نەبی تو نکاری دیفاع لە دینێ خۆشی بکەیت تو نکاری دیفاع لە تشتێک بکەیت ژ بەروێ ئەست بێژم هێوی چێ بکەن هێوی نەکوژن گەلێک سوپاس شەڤاوە ببینێ بە خێر و خۆشیە قال لك رسول جرك ودي بوتا بهوتنا تا وبولا جماعة الزحمات دو جماعة دمتا جبر بينور بسنة هجا قال سبوز بو آماده بون هوا گهداری هوا و تماشاکن هوا بو وی پروگرام جهر باخچه کی گلک و جرادی آشتی لستوکن ما پایتخت تا بخش کردن و همی روزت سه‌شنبه آنجیش شف نهی شب کردستان هش شب کردستان هم تنت خدمت ودا هیویدارین هر دم کلمه دابنو پشتوان بن بوما هک از گلک بلکی حوالا ننیاسم آن نبینم آن پرکیا هوا بشم پیدا کم و بهرهت خواه یا او برهم یوان هین کو پرکا وی پروگرامی پیشکشی وب کتن ده سپاس دارم هک هنج هاری کار بنو پشتوان بن بو پروگرام جهر باغچه کی گلک و حتی سه‌شنبه کدی خوشی آدمینو مین بخیر و خوشی شب باشو و گلبستان دوها دمایکین خیر بشه. ازهار من نبخشی گلان دا ببینیم دلال عدلا ازهار من نبخشی گلان دا ببینیم دلال عدلا تبدارونین وکی صرگولان هفرات بیجین دردان و کلاین تبدارونین وکی صرگولان هفرات بیجین دردان و کلاین سيران نمانه
ما وانا بيتين دنقي بالبلا سيران مانا لبان شلو بلا ما وانا بيتين دنقي بالبلا جدستي مدركا يا دقل لي هبالا كاو دلالا يا وكي صرقلا جدستي مدركا يا دقل لي هبالا كاو دلالا يا وكي صرقلا ازهار نبخشي قلان دابي بينيم دلال عدلان ازهار نبخشي قلان دابي بينيم دلال عدلان تبدرونين وكي صر قلان هبرد بيجين دردان وكلاين تبدرونين